ماوەیەکی زۆرە یعنی چەند ساڵانێکە خەریکی کاری وێنە کێشانم و تا ئێستاش بەردەوام لە ساڵی 1994ەوە دەستم کردو بە کاری وێنە کێشان و لە هەمان ساڵیش هەر دەستم کردو بە ساز لێدان سازم لە بۆ چەند هونەرمەندێکی ناوداری کورد لێداوە و لە وێنەش بەردەوامم. ڕاستی جوان و سروشتی وڵاتەکەم وای کردووە من ببمە هونەرمەندێکی شێوەکار و ڕۆژانە لە بنقەڵای هەولێر وێنە دەچێشم خەڵکانێکی زۆر بە بنقەڵای هەولێردا دەڕوا دیارە سرنجی خەڵکانێکی زۆرم بەلای خۆم ڕاکێشا بۆ وێنەکانمەوە لەبەرەوەی خەڵکانێکی زۆر ڕۆژانە سەردانم دەکەن دێن وێنەم لا دروست دەکەن وێنەم لەگە دەگرن یان بلاو دەکەنەوە لە فەیسبوک و لە تیکتۆک و ئەو شتانە تەمەن ئەمنیش ئەو سەربەرزیە لە بۆ من کە دڵی ئەو کەسانم کە ڕاشا بەلای خۆم. قەڵای هەولێرم زۆر خۆش دێت چکە بە خۆم هەر لە هەولێرم وەچی وەفایەک قەڵای هەولێرم هەربژا لە بە قەڵای هەولێر وێنە بکێشم. ئێستا با بڕێن ئەگەر بێت شوێنیشکەم لە بۆ دابنێن لە شوێنیکە وێنم پێ ناچێشرێ چۆن ماسی بەبێ ئاو ناژیە منیش بەبێ قەڵا ناژی. ئەمە چەند جار سێ جارە تا ئێستا داواکرایمە لە دەرەوەی وڵات بە مندار ڕۆژ دەشم بن ئەوجا ئێرە کوردستانیشم ئەوجا بەجێ نەهێشتووە نامێ کوردستان بەجێ بێڵم هەتا ئێستا هیچ دەستگا بەرپرسەکانی لە هیچ شوێنێک ئەمن یارمەتیم نەدراوە و لە هیچ شوێنێکیش یعنی ئەوە نەبووە برین یان برین شوێن لە بۆ دادنێن یان ئاوڕیان لە من نەدایتەوە تا ئێستا لە هیچ شوێنە. ڕۆژانە کە وێنەی خەڵک دەکێشم ئەوانەی سەردانم دەکەن زۆربەی هونەرمەندەکان دێنە لام ینی وێنەی خۆیان لای من دروست دەکەن و ئەوانەی کە ئەو میوانانەی کە لە دەرەوەی وڵات دێن سەردانم دەکەن دێن وێنم لا دروست دەکەن و ئەو لە بۆ گەشت و گوزار کە دێن هەولێر ئەوانەی جنوب کە دێن ئەو وڵاتانەی جنوب کە دێن ئەوانیش وێنم لا دروست دەکەن و زۆر کەسیش کە دێ وێنەی باوکی دروست دەکات یان ئیبرایەکە ینی خۆشەویستەکە ینی خێزانی بە دیاری لە بۆی دروست دەکات یان لە بۆ ڕۆژی لەدایک بوونیان دروست دەکات یانجا هەیە دێ شەید بە نەماوە دێ لای من ڕسمەکەیان دروست دەکەن ئیشان بە ئەوەکانە. بەڵام ئەو وێنانەی کە دەیان کێشم زۆربەی وێنەکەن بە ڕەشوسپی دروست دەکەن بە پێنووسی پێدرن خەڵوزی ینی قەڵەم فەحمی پێدرن بە عەرەبی و ئیشی بۆ یەش دەکەم بەس بۆ فەرچەوە شتانە بەڵام زیاتر مەنزەڕی چیا و کوردەواریشتی ئەوانە دروست دەکەم ئەوانەش کاتێک کە قوتابخانەکان دەبنەوە پیشانگەشتیوا دەکرێتەوە تەلەبەکان دێن لای من ئەو وێنانە دروست دەکەم. وێنەی هونەرمەندەکان با بڕین حەسەن زیرەکەم کێشاوە وێنەی محەممەدی ماملێ محەممەد زەزا ناسەر ڕەزازی و دەشنێ و ئەحمەد کایە ئەو وێنانی کە لێرەدامنەوە هەموو هونەرمەندن کە ئەوانەی کە دەستخۆشیان لێ کردم لە وێنەکان یەکیان تقریبا ساری 96 وێنێکی کازم سارم دروست کرد بوو لێرەدام نابوو چاپێکەوتنێکم لەگە کرا لەگە تۆڕێکی کەناڵی فەزای ئەڵمانی ئەوان لەوێ براویان کردبەوە دیار بوو کازم سەهر لە چاپێکەوتنەکەی وێنەکەی خۆی دید بوو کەم دروستم کرد بوو لێرە دید بووی ئەوش دەستخۆشێکی باشی لێکردبووم برین بلوی سوپاسی ئەو هونەرمەندە دەکەم لە مقاڵای هەولێر کە وێنەی منی بەم جۆرە کێشاوە باسی کرد بوو. ئەو وێنەی کە کێشام دایک و کچێک بوون نانیان دەکرد لە خەیاڵەوە دروستم کرد لە گوندێک دانیش بوون لەبەر هەیوانەکە چایەک لە دووڕە دیار بوو سێریان دانابوو سێرەکە داریان لە بندانا بوو بابرین ئاگر قەدیم ئەوها لە نان دەکرا دایک و کچێک دانیش بوون نانیان دەکرد ئەوە وەختێکی زۆری لە من برد بەڵام زۆر جوانیش بوو. ئەو کەرستانی کە وێنیان پێ دەکێشم زۆر سادەن یعنی قەڵەم فەحمی پێ دەڵێن قەڵەمێک و مساحەیەک و دەتوانن برن چەند قەڵەمێکە یعنی کە ئەو وێنەی پێ دەکێشم ئەوە دەکات چەکی من ئەوەیە ئەو قەڵەمانەیە هەر وێنێکیش دەفڵەکی پێدەچێت هەتا لێ دەمەوە. جوان و سروشتی وڵاتەکەم وای کرد من ببمە هونەرمەندێکی شێوەکار یعنی من نەوخیندیە برین لە بۆ بچمە کولی و مەحەدوشتەکان یعنی پێدرن بەهرە ئیم بەهرەیە بەڵام بە شێوەی ئەکادیمیش دەتوانم یعنی بە شێوەی خوێندن ئەکادیمی تەدریدی شارەزای لە هەموو بارەکانی وێنەکەش و هیوادارم یعنی هەتا بتوانم لە ژیاندا لەم کارم بەردەوام بم خزمەتی
وڵاتەکەشم بکەم و لە کارەکەشم بەردەوام بم.